خۆشەویستان لە بەشی دووەمی پرۆگرام لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵ مامۆستا ئوسامە. مامۆستا دووبارە بەخێر بێ بۆ پرۆگرامەکە. زۆر سوپاس، زۆر مەمنون. هەربژیشیژ زۆر سوپاس. دەستمە سەر یەکسەر دەستمە ناو بابەت و پرسیارەکان. بەری زنجیرە درامای کۆچ بەری یەک و دوو کە بەرهەمێکی تەواو پڕ ڕەسەنایەتی زمان و کولتوری هەولێری و کوردانە بوو. دەمەوێت ئەوە بپرسم ڕنگدانەوەیەکی زۆری هەبوو لە نێو کۆمەڵگادا. ئەو بەرهەمانەی دەتان برین بەشێک لەو بەرهەمانێکی ئێستا بەرهەمدێن زۆر نامێننەوە. تۆ هۆکارێکی بۆچی دەگەڕێنیتەوە بەپێچوانەی ئەو بەرهەمانێک کە کۆمەڵێک بەرهەم لە ڕابردوو بەرهەم هاتوون تاوەکو ئێستاش کەناڵەکان پەخشی دەکەن و وەکو خۆی ماوەتەوە. بەستە ئێستا کۆمەڵک بەرهەم هەیە لە هەفتاکانەوە کە یەکەم درامای تەلەڤیزیۆنی لە ساری هەفتاوێک لە تەلەڤیزیۆنی کەرکووک تۆمار کرا. هەتا ئەو لەحزەی کۆمەڵک بەرهەم هەیە بە زیندوی و بە نەمری دەمێنێنەوە. ئێستا تاپۆ حەقی چییە قەت نامری، جەنابی مفەتیش قەت نامری، هەبوو نەبوو نامری، مارەی نامری، زنجیرە درامای ژاڵە نامری، مەسەڵەن کۆمەڵک ئیشی کەوەکانی قەرەچووق نامری. یەک لەوانە کۆچە کە نامری. سەبەبی نەمرنەکەی ئەوەیە ئەو بەرهەمانە پڕ ڕەسەنایەتین، پڕ کۆمەڵایەتین، پڕ واقعی کۆمەڵگەی کوردەواری سەردەمی خۆی ئەوەندە بە جوانی دەرهێخستیە تعبیر لە ناخی هەموو بینەرەک و هەموو هاوڵاتێکی کوردەکە. لەبەر ئەوە دەبینی ئەوانە نامرن. ئەوە بەشەکی ئەوەیە ئەو کێشانەی کەوا لەناو ئەو درامانەی ناوم هینان و بەشەکی زۆری دیش کە تەڕح کرایە ئەو کێشانە تا ئێستا بەردەوامن، زیندون ماون نامرن. لەبەر هەندێ دەبینی درامایەکانیش نامرن. کۆچ یەک لەوانەیە کە نامری. بەرەم ئەوانی دی کە ئێستا دەرەی مەسەلەن دێ و دەڕوە سەریعا یا کۆتایی پێدێ پاش دوومانجی یا سارێکی نامینێ فعلەن ئەو خاڵانەی تێدا نییە کە باسم کرد. زۆر کوردانە نییە، زۆر ڕەسەنایەتی نییە، کێشەکان زۆر وجودی نییە، واقعی نییە. یعنی لە دراما تەمەەن جەنابەت دەزانی بنەمای دراما لەسەر چەند کۆڵەگەک ڕادەوەستی. نووسینە، سیناریۆیە، دەرهێنانە، نواندنە، ئەوجا ئەوانی دیدێ دەنگە و ڕەنگە و مەسەرەن وە نییە. بەڕێی من بە پلەیەک لە کۆمەڵگەیمە نووسین دێ. ئەگەر ئەو نووسینە لە ناخی کۆمەڵگەی کوردەواری هەر قوڵابی دەمینێ. ئێستا تەماشای درامایەکانی هەفتایەکان کە هەشتایەکان نۆهەتەکانیش بە کۆچەوە لە ڕووی ئیخراج، لە ڕووی وێنەگرتن، لە ڕووی دەنگ، لە ڕووی لوکیشن، یعنی ئەوانە دەبینی لاوازن وە نین ئاستەشی هوەری زۆر بەرزیان نییە، لە تەکنین پێشکەوتونین. سەبەبکە چیە ئیمکانیەکە هەر ئەوەندە بووکە هەبوو. ئەمن بە کامێرەش کسکۆکەی ئەوەندە تەسویرم دەکرد لە سبەینە تا هێواری خەریش تەسویر بوو. ئەو هەموو کامیرە پێشکەوتوی ئێستا هەیە، ئەو هەموو ئەزیزەوە میکسەرە نەبوو. بەڵام چکۆ دەقەکە بە قووەتە باڵێ ئاکتەرەکان تەمسیلیان جوان کردیە. واقعی کوردەواریە دەبینی نامری. هیچ چاوپێکەوتنەکە تا ئێستا لەگە من نەکرا باس کۆچی تێدا نەبێت لەبەر هەندێ. باشە مامۆستا بابێ مەسەر پرسیارێکی کام ئەو بەرهەمانەیە کە لە کەناڵ یەکگرتو بەرهەم هاتوون و پیشاندران. لە دوای ئەوە درامای مەمی ئالان وێزگەیەکی تری کاری هوەری بەڕێستان بوو. باش دەمەوێت جیاواز بوو لە کارەکانی ترێت. دەکرێت بزانین چۆن بۆ بڕیارددا ڕۆڵ لەو درامایە بگێڕی و ئەزمونێکی جیاوازی هوەری بوو بۆ تۆ. تۆزێک ئەوەمان بۆ باس بکە چۆن بەشداری ئەو درامایەت کرد. ئەمن یەکەم جار کە کاک ناسر حەسەن یادی بخێر بڕیاری داوی شەی بکە شەرەفخانی بەتلیسی بینایەک هەبوو لای مەلعەبی دکتۆر فەرهاد پیرباری بوو. قاچی سەرێ لەوێ بەکرێ کرد بوو، دانیشتنی دەکرد لەگەر ئەو ستافەی کە دەویست بەکاریان بینی لە بۆ مەمی ئالان. یەک لەوان ئەمن بووم، داوەتنامەم لە بۆ هات فلان ڕۆژی وەرە لەگە دەرهێنەر و ئەوانە کۆبوونەوەت هەیە. وەڵا کە چووم تقریبان دەوری 20-25 کەس دەبووین چوو بووین. کاک ناسر تقریبان دەوری سعاتێک سعاتونی وە قسەی کرد. گوتی ئەمن ئەنگۆمان کردی حەز دەکەم لەو زنجیرە درامایی بەشداری بکەن، ئەنگۆ لە ئەکتەرە دیارەکانی ئەو لێرێنە و خەڵک دەتان ناسی و پێم خۆشە هاوکاری بکەن و ئیشێکی گەورەیە و جوانە و ئەوانە. کە تەواو بوو قسەکانی تەواو بوو هەستاین ئەمن کاک ناسرم جودا کردەوە. یادی بەخێر گوتم کاک ناسر گوتی بەری پیاسەما دەکرد لە مەمەڕەکەی گەورە بوو، ینی بەقەدەر ئێرە. گوتم ئەگەر ڕوخسەتم بدەی ئەمن بەشداری ناکەم. گوتی لۆ؟ گوتم بەتەمای ئەو ڕووپایمە. فعلەن ئەو وەختی بەتەمای ئەوە بوو بڕۆم چکۆ کاش وڵا ڕۆی حاجی کاروان ڕۆی مەسەلەن ئەو کاتی ئەمن بەتەنێ مامەوە مش حەزم لێ بوو بڕۆم، ینی لێرە نەمینێم.
گوتی ئیشەکەی بکە ئەو جێ بڕۆ. گوتم زۆر دەترسێم ئەمن بێم بەشداری لەگە بکەم 15 دیمەنی تەسویرکەین دوای بەجێت بێلم لۆ من زۆر عیبە لە پڕ برەیە لە بڕۆ و بەجێت بێلم لۆ من زۆر ناشێر نەبرێ و سامە هات نیوەی تەسویر کرد نیوەی بەجێشت لەبەر هەندێک زۆر داوای لێبوردن دەکەم. گوتی دەوری خاری مەمم داییە ئەوی کاک حەمە سەعیدی براییم هینای گوتی ئەو دەورم دایتە تو دەورەی زۆر باشە و گوتم وەڵی داوای لێبوردن دەکەم ناتوانم ئەنی زۆر ئەوەی کرد گوتم معزەرەت دەخوازم ڕازی بوو یەکدیمە ماچ کرد و ڕۆیشتم. ئەوان دەستیان پێکرد ئەمن پاش سارێکی لە ترافیک لایتی سێ تاقان ڕاوەستا بووم لە ناو سارێکی بووم کاگی برایم حەچیم یادی بەخێر بە سارەی هات لە تەنیشتە من ڕایگرت وەڵا ئاوڕیدا و ئەمنی دیت مادی نەبی کوی گوتی ئەتوو هەر لە هەولێرەی گوتم ئەرێ وڵا گوتی نەڕۆیشتی گوتم ناوەڵی شەکە ڕێک نەکەت فعلا ڕێک نەکەت گوتی ئێ باشە زۆر مەمنون خوا حافیز خواحافیز وەڵا دوو ڕۆژ بێت و ئێوارەکی هاتە مارێ لەگەر یەکەچی دی نەسەکەی هینا بوو گوتی بابی کاک شوڵا شێخانیش لەوێ بوو یادی بەخێر مام عوسمان هەزار ڕەحمەتی لێبی دانیش بن وەڵا چایەمانی ناو کاک ئیبراهیم گوتی وەڵا من چایە ناخۆمەوە گوتم لۆ گوتی ئیشەکەم پێێتە هەتا نەیکەی ئێگوتم کاکە نابی بزانم چییە مام عوسمان گوتی کاک حوسامە مناقەشەی مەکەم مادام لە مارێک گوتی چا ناخۆمەوە تەواو دەبی برێ یارچی هەیە گوتم کاکە هەرچی برێ ڕازیمە وەڵا ڕاست دەقەی مەمیالانی لە پێشدانێم گوتی دەبێ بەشداری بکەی و ئەتو وەرە و ئەوە دەوری میر ئەزینمان لۆدانای تەواو یانی گوتم باش کاکە دێم گوتی سبەینێ سعاتدا وەرە سەر قەراتێ لەوێ چاوەڕێت دەکەیت وەچی چوم کاک ناسر لەوێ بوو مەمەستەبا عەبدوڕەحمان لەوێ بوو قەرەباڕک بوو ستافەکە لێ بوو کامێرەیان دانابوو گوتیان کاکە میر ئەزین دەوری تووە ئەو نەسەی هەمووی بخینەوە چێهان ئەتووی لە خۆل لەبەرکە ئێستاش دەبێت جل کرد لۆ بدوورین فعلا جلچیان لۆ دریم و قیاسیان کردوانە و گوتیان خەبەرت دەدەنێ کەنجی تەسویرە ئەوها بەشداریم کرد فعلا بەشداریم کرد بەڵام ئەمن لێ چەند چاو پێکەوتنێکی گوتم پەشیمانم نازەم جەنابەت بیستیت یان نا لەبەر ئەو هۆکارانەیە ئەو پرسیارم لۆت کرد کارێکی جیاواز بوو هۆکارەکە چی بوو سەبەبی پەشیمانیەکەی ئەوە بوو ڕۆڵی من بوو دەوری من کە میر ئەزینم میری مەملەکەتە چیمە کە زین خوشکمە ئەو مرنشینە گەورە لە بەدەستی منە دەوری من زۆر کچکە بوو یعنی جاری وا بوو دوو حەڵقە سێ حەڵقە تێرە پەڕی یەک مەشهەدەمە بوو بەبێ دەنجی بەرامبەر پەنجەرەش ڕاوەستایمە تەماشا دەرێ دەکەم هیچ دەورم نەبوو ڕۆڵم نەبوو مەجای ئیبداعی نەبوو بلعکس بەرامبەر بەوە لە ناو مێرنشینەکەی من خەرچیری زۆری براس کرابوون ئامۆزایەکانم کەوا کاک سەلام کۆی و کاک ئیسماعیل قادر و مەجموعەشری بوون ئەوان زۆری براس کرابوون ئەوان حیواریان زۆر زۆر بوو بەکۆ دەوری زۆر زۆر بوو مەهۆ دەوری زۆر زۆر بوو مەسەلەن بەس ئەمن بەڕاستی دەورم کەم بوو هیچ مەجای ئەوم نەبوو ئیبداع بکەم بتوانم خۆم پیشان بدەم کە ئەکتەرێکی بتوانم لەو دەورە لەبەر ئەوە پەشیمان بوومەوە و گوتم پەشیمانم و تا ئێستاش مصرم لەسەر ڕایەکەی خۆم ئەوە معنایەوە نییە مەمی ئالان عەمەلێکی خراپە ئیشێکی باش نییە بەڵام وەکو لەو ڕۆڵەی ینی بەمزانی بە ئەو هایە بەڕاستی نەم دەکرد ئێستا پاش ئەوە پار ئیشەکی دیکرا لە هەولێرێ ئەینەن ڕۆڵەشیان دامێ ئیشەکە غەیری یەکگرتووی ببڕێت دەقەکەیان لۆ ناردم زۆر بە وردی خینەوە تەماشام کرد ئەو دەورە هیچ مەجالی ئیبداعی تێدا نییە ناتوانم ئەمن لەو دەورەی تەمسیل بکەم بە جوانی تەلەفۆنم کرد لۆ دەرهێنەرەکەی وتم داوای لێبوردن دەکەم من ناتوانم مامۆستا بەڕاستی ئەوە قەرارێکی زۆر زۆر باشە مەسەڵەن تو لە هەر کارێک کە کارێکی دەینە پێشت دەرێن بکە ئەگەر نەتانی لەو کاری خۆت نیشان بدەی نەکردنی باشترە زین چێشەی ماخان ئەمن پاش مەمیالان بەدەیان برادرم دیت بە سەدان خەڵکم دیت کە دیتی بیاندەیان و خۆزگە ئەو دەورەت نەهینابایە کورا ئەکت و ئەکتەرێکی زۆر گەورەی ئەتوی دەرهێنەرێکی زۆر گەورەی ئەو دەورە گچکە چ بوو وەردگرن بەڕاستی ئەمن لۆیە چووم تەجروبەی نوێ بوو لە دەرەوەی یەگرتو وەکو جەنابەت ئیشارەتت پێکرد و ئیمکانیەتێکی زۆری خراپ بوو بەردەست ئیشەکی زۆر گەورە بوو بەڵام ئەوە نەبوو کە دیتم و من وەکو تەجروبە لەو ئیشە هیچ ئیسفادەم نەکرد چ وەکو ئەکتەر چ وەکو تەجروبەی دەرهێنان و تەسویر و دوکەیشن مەسەر پرسیارێکی دیکە بەشێک لە خەڵەکەن ئەوجا زۆر یانیشکام پێیان وایە کە هونەر و ئاین ئاین و مۆسیقا نوێگەری و ئاین و مۆسیقا ئاین و نوێگەری لە یەک شوێندا جیان نابێتەوە
دەمەوێت ئەوە بپرسم چێڕوانینی بەڕێستان بۆ ئەو لێکدانەوەی چێک کە مەسەلەن ئاین دەڵێن ئاین ناگونجێ لەگەڵ ئەو چێوە دەرێ زۆرێک بەشێک مەسەلەن هەیە دیاربی کە سایەتی بی مەلایەکی گەورەبی زانایەک بی یان نووسەرێک بی بیرمەندەشی گەورەبی نییە خەڵکی عامۆ دەرێت کە نە لە دین تێگەیە لە نەهونەر ئەوانەی ئەو قسەی دەکەن نە لە ئاین تێگەیشتینە نە لە هونەر ئێستم بە بەڵگە پێ دەرێم ئەمن بابم مەلا بوو حافزی قورئان عالیمەشی زۆر گەورە بوو وەنیە جەنابەت ئەمن کە باسم کردە و گریای لۆ بام وەنیە ینی هەندە پێ متاسیر بوو هەموو هەولێر لۆی گریا کەم برد ینی بابم لە هەموو لێر و لام و کوردستان چوو دێ ئەمن کوڕی ئەو پیاوە ئەگەر هونەر لەگەر ئاین نەگونجاوە لۆ ڕۆژێک لە ڕۆژان بەمنینە دەگو کوڕم واز لەوی شەی بینە لۆ نەیگو لۆ نەیگو کوڕمە تو خەریکی چی کوورە قیامەتت دەفەوتێ بالعکس هەر ئیشێکی من دابەزیبا لە تەلەڤیزیۆنی دەگۆ سەوتی بدەنێ باژێم لێ بەجێژەی دەدای بە دەر دەیزانی مەوزوع چییە تێبینیشی دەدامێ جاری وابوو دەگو ئەوە وا نەبی وابی ڕۆژێک ئەمە ئازارەکانی بارانمان کرد 22 حەڵقە بوو نواندنی کاک عەبدوڕەزاق شەمسەددین و سابر عەبدوڕەحمان و داشتارەی ئازار ڕەحمەتی لێبێ کۆمەڵێک ئەکتەر کاک ماجید و ئەنی زۆر عوسمان ئەحمەد جاسم و ئەکتەری زۆر مەسەلەن تاراخانەوە هەندێک جێ ماری بابمان بەکارهێنا وەکو تەسویر چووینە وێندەرێ گوتم بابە لێرە تەسویرمان هەیە گوتی باشە گوتی دەکرێت ئەمە لە لایەکی دانیشم جێب دەمێ بزانم چ دەکەن دەرنەچم گوتم کورسێکمان لۆ دانەدانیش دەستمان پێکرد بە تەسویری کامیرە بینە وەرە و ئەو زاویە وەگرەوە تو وا دەرێ وا دەرێ تاوان ینی کاری نواندن نەزم جەنابەت ئیشی نواندنت کردێ یان ناگە نەشکردبی دیتیتت لەوانەوە زۆرماندی دەبی زۆر ڕاستە ئەمن کارێکی دەرێم کە پڕبی لە هونەر نەک ئەوەی دوو کەس لە سەجادێ کامێرەی وە دەست دەگرن یا لە وەرە ئەتوا برێ من وا دەرێم سەعاتە قسەی دەکەن نازان مەوزوع چییە نازان مەوزوع چییە هەر مهم پڕبی تۆ باس لە هونەر دەکەم زۆر ماندی دەبیت دەرهێنەریش لە هەموو کە زیاتر ماندی دەبیت چونکە لە بیداەتی لەگەرە حتا کۆتایی هەتا تایتلدا دەدرێت تا مۆنتاژ دەگرێت لە ورد و دروشتی و ئەویش مەسئولیەکەمە لە هەر خەلە لە چی هەبی کە تەواو بووین هەندێکمان تەسویر کردو ئەنە بام گوتی کوڕم زۆر ماندی دەبن گوتم وەڵاخ ئیشەکە وا گوتی بە قورئان وامزانیا چ نییە کابرێکی دەین و دەست پێ بەڕاستی ئەم گۆ ماندی دەبن گوتم ئاخر بابە ئیشی جوان ئەو ماندی بوونەی دەوێت لێ بەرهەمیشی دەبی دوایە کە قەرت دەبینی دەری دەستان خۆش بێ لەبەرەوە دێمەوە ئەوەی ینی بابم لەگەرمان دانیشتێ لە کاتی تەسویر و لەگەرمان بۆ لە نواندن هەفتا درامام کردیە دوو مسلسلەی تەلەڤیزیۆنیم کردیە مسلسلەشی ئیزاعیم کردیە ئیشم زۆر کە ڕۆژێک لە ڕۆژان بابم بە من بە برایەکانم بەمەی نەگو کوڕم واز لە ویشەی بینن چکۆ هونەر حرامە ئەوەی وە دەرێ نە لە ئاین تێگەیە لە نە لە هونەر جوانە دەست خۆش مامۆستا بابی مەسە پرسیارێکە لە نێوان نووسینووی دراما و ڕۆڵ بینیندا توانای تۆ زیاتر بەسەر کامیاندا زاڵە ئەمن لە هەردووچی بە توانەمە بەڵام ئەگەر ڕاستە دەوێت لۆ من ئاسانتربی سەهلتربی بێماندی بوونتربی ئەوەیە نواندنە چووکە دێ دەرهێنەر دێ دەقەکە دەداتێ وەردەگری دەخینیەوە ئێستا لۆ درامای لەبەریش ناکەی گۆشە گۆشە وەردەگیری ئەلەوێ دادەنیشی دەرێ ئەو حیوارێ برێ ئەتوو دەرێ دوای کامێرە دێت سەرە من ئەمن دەرێم ئەوهایانی ماندی بوونیشی مەگە دیمانێکی زۆر درێژبی دەرهێنەر برێ هەمووی بە یەک تێکی وەردەگرم ئەو دوو لاپەڕە دەبی بە تێکەچی بڕوە یان ئێستا سێ کامێرەی دادەنێن مەسەلەن هەرچێک لێ کاتی دڕواوە ئەگەر نا وەکو نواندن زۆر ماندی ناوی ئەمە هەم وەکو نواندن ئیشم کردێ فترە لە نەوەتەکان لە بەدەستی کاکشکوڵای پاشان لەگە کاک ناسری ئەوجا لەگە مامۆستا هیوا سوعادی لە گرەی بەشداریم کرد کە بتوولەمە بوو و لەگەر کاک حەسەن عەلیش پێرار ئیشێکی کرد بەس ترەیلەرەکە بوو بە ناوی شێخواس سێوێ لەویش بەشداریم کرد وەکو نواندن دەزانین بەس لە چماندی دەبی چاوەڕێ دەکەی هەتا دەورەکەت دێ هەتا وەختی دێ ئەمە سە چلەی هاوینێت و چێ گوت دەچی تو دادەنیشی جاریوە خۆت گۆڕە 2 سعات تا دەورت دێ ئەوە ماندی دەکات بەڵام نووسین ماندیبوونی دەقاتە بیرکردنەوەی دەوێت دەبی مێشکرد بکوشی چ دەنووسی جارێ گەورەترین کێشە لە نووسین لەکنە من ناوە چۆن ناوەچی لە بۆ ئەو کارکتەرەی دانێم کە ئەو ناوە نەستڕێتەوە لە مێشتی بینەری ناوەکی سادە نەبی حوسێن عارف کاتوە لە گوڤاری کاروان بابەتێکی نووسی بوو بە ناوی ناو لە ڕۆماندا یعنی باز دەکەن ناو چەندە تەسیری هەیە ئێستا کاک ماجید لە کەوەکانی قەرەچۆق بەشدا لە کۆچ
لەگە من لە کۆکان قەرە چ خوش بەشداری کردێ لە کۆچ لەگە من بەشداری کردێ کۆچ ساری 2000 کرایە ئێستا 2024 کاک عەبدوڕەزاق ئێستاش پێی دەرێن وەستا مەجید مەسەلەن ئەوجا نووسین مادی بوونی زیاترە نووسین ئەرکی زۆر خۆشە دەبێت بیر لە ورد و درشتی ئەو کارە بکاتەوە زۆر مادی دەبێت زۆر مادی دەبێت باش ماوەسە بابی مەسەر پرسیارێکیکە ئاشکرایە ئەمە دەزانی بەڕێستان دەستان بۆ نووسینی ڕۆمانیش بردووە کە ڕۆمان نووسین نەفەسێکی درێژی نووسینی دەوێتن دەمەوێت ئەوە بپرسم ئاستی ڕۆمانی کوردی چۆن هەڵدەسەنگێنی خۆی ئەمن ئەوەی دەینووسم ئەمن نازانم ڕۆمانە چیرۆکە حەقایەتە بەسەرهاتە نازانم چییە بە شتەکە لە مێشکمە دەینووسم ڕەنگە ئەوانەی شارەزای بواری ڕۆمانن و خیبریان هەیە لە ڕۆمان و لە بنەماکانی ڕۆمان بڵێن ئەوەی ئەتوو دەینووسی ڕۆمان نییە بەسەرهاتە یا چیرۆکە یا حەقایەتە بەڵام ڕۆمان کە بنەماکانی وەرگری پێگەکانی وەرگری وەکو جوگرافیا وەکو زەمەن وەکو کاراکتەر وەکو ڕووداو وەکو گرێ ئەوانەی من هەمووی تێدایە بەڵام لەبەر ئەوەی بە بنزارێکی مەحەلی دەینووسم کە بنزاری هەولێرەیە ئەنی ئەو بنزاری هەولێرە زمان نییە زمانی ستاندارد ئەوەیە کە کتێب و خوێندن و وەنیە گۆڤار و دەرچی بەڵام ئەوەی من بە بنزاری هەولێرە دەینووسم دەمەوێت وشەی ڕەسەنی هەولێرە لە ڕێ ئەو نووسینانە بپارێزم لێ ڕەنگە هەندێک کەس برێ ڕۆمان نییە بەڵام وەکو نووسین بە ئەمنی ئەوە ئێستا ئەوەی دەینووسم تەمبەرخانەی 11مین نووسینە دەتوانم بڵێم زۆرترین خوێنەری هەیە لە فەیسبووکی وەکو نووسینی کوردی کە جاری وایە ژمارە لایکەکانی دەگاتە 50,000 کۆمنتی دەگاتە 10 ئێستا بە مەتحی خۆمە نارێم لەو قۆناغی ئێستای فەیسبووکی هیچ نووسینەک نییە بەقەدەر نووسینی من خوێنەری هەبی گەورە ڕۆمان نووسەکانی کورد وەرگرە کە دەنووسن بەراوردەکیام کە لەگە نووسینەکانی من بزانە بەقەدەر نووسینی من خوێنەریان نییە کەواتە ئەمن شتەکە دەینووسم کە فعلەن خەڕک تامەزرۆیە ئەو شەوانەی ناینووسم ها ئێستا یەکتان لێرە یەکتان وێنەگرەکان بووە نێنگۆ گوتی ئەو شەوی ئەتو ناینووسی ئەمن زۆر خەمی دەخۆم هەر چاوەڕێمەکەی دەینووسی زۆر میهمە بزانیت چ دەنووسی خەڵک چی دەوێت ئەوجا من ئەوها ئەو شتانە دەنووسم زۆر باشە مامۆستا کۆمیدیاش لایەنێکی گرنگی سینەما و درامایە باشە دەکرێت بنیاتنەر بێ و هەڵەکانی کۆمەلگا ڕاست بکاتەوە بەڵام ئەوەی ئێستا بەشێک لە کارەکان دەبینرێت دوورکەوتنەوەی لە کۆمیدیا و هەندێک جاریش لادانە باشە قسەی ئێوە چیە لەسەر ئەم بابەتە خۆی ئەوەی ئێستا دەکرێت کە جەنابی ئاماژت پێکرد ئەوە کۆمیدیا نییە ئەوە تەهریجە تەهریج یعنی لە ڕادیانی تەهریج هونەرێکە دەزانی زیاتر لە چ بەکاردێ لە سێرکی سێرکرد دیتیەوە نییە سێرک ئەوەی کەەوە پیاوەک دێ فیلێک پێە بەسا ئەوەی دێخی دەینتە خوارێ و سەگەج پێ بەناو بازنەکان پاس دەدا لە ناو ئەو سیمەکان و دوای بە جۆلانەی دەکەن مەجموعەکە هات دەفڕن و ئەوە خەرک دێ بە پارە تەماشا دەکات جاران لە هەولێری هەبوو ئەوە لە هەفتایەکان میسری دەهاتن لەکەم مزگەفتی شێخ مستەفای بازار سوورچی هەیە ئەوی ئاشەکەی لێ جێ کتێبخانەی گشتی لەوێ خێمەیان هەرەدا 40-50 خێمەیان هەرەدا ستۆدیۆیان دروست دەکرد سێرکە خەرک دەچوو بە پارە تەماشای دەکرد فەقەرەک هەیە لەوەی پیاوەک دێ پانتۆڕێکی زۆر گەورەی لەبەرە قایشەکە هاتەوە سەرملی سەکە پوشتەکی سۆر دادەنێت تۆپ پرچەکی گەورە لە بێ دەکات سۆر دیتی تدونیە فانێک ئەوە پێی دەرێن مهەڕیج بە عەرەبی نازانم بە کوردی چناوەکی لێنرا ڕەنگە قەرەقۆزبی گاڵتەجاربی ئەوەش فەنە هونەرە کە دەکرێت و خەڵک حەزی لێ پێ بەڵام ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد دەستە ئەو خانەی بەڵام بە شێوەکی زۆر خراپ نابی پێی بگوترێ کۆمیدیا یعنی من لە هیچ عایلەکەم نەدیتێ بابەک و دوو کوڕ و کچەک دانیش بن یەک بە کەرکووچی قسەی بکە یەک بە سلێمانی قسەی بکە یەک بە ئێرانی قسەی بکە وەنیە بابەکەش بە خۆشناوەتی قسەی بکە داکەکەش لە بەخاتری تو بە لەهجەی سوورچیاتی قسەی بکە وەنیە نییە شتیوە
هەموو یەک زمانە و نییە ستەم خێزانم عەرەبە زمانی مە لە مارەی کوردی و عەرەبیە بەس کە قسەی پێک دەکەین لەگە یەک دەکەین بە یەک قسەی دەکەین یا بە کوردی قسەی دەکەین یا بە عەرەبی قسەی دەکەین کوردیەکەش یەک لەکنەیە کە ئەویش لەهجەی هەولێری حاڵەتی وا بۆ داکە سلێمانی بی بابەکە هەولێری بی مندار زمانی داچی هەردەگری ئێستا من سێ مندارم لە خێزانی ڕەحمەتیم لە بین یەکدی بە سلێمانی قسەی دەکەن بەڵام کە دێنە دەرێ لەگە خوزمەکان و ماری مام و ئاموزا و کەسیان بە هەولێری قسەی دەکەن لەبەر ئەوە حاڵەتە دوو یعنی جووندان و تووڕەبوون و قسە پێگوتن و نەبوونی هەدەف لە ئیشەکەی یعنی ئێستا من و ئەتو لێرە دانیشتنە ئامان زمان چی بەرنامەی جوان تەقدیم بکەیت خەریک ببین ئەوان هەدەفیان نییە لەبەر ئەوە لە تەهریزیش تێپەڕێ دەتوانی برەی تەهریزیش نییە دەتوان نازانێت چ ناوەشی لێ بنێ یعنی کات کوشتنە نازانم یعنی کوشتنی کاتی بینەرە لەبرۆ من هەرگیز لەگەرەوەی شانە نیم و بە هیچ شێوەک ئامادە نیمە ئیشی لەگە بکەم یا بەشداری تێدا بکەم تەنها ئەو هەرسەنگان نەشم کە کرد لەبەر خاتری جەناب دەستت خۆش مامۆستا زۆر سپاس دەکەم ماوەیەک مامۆستا بوون ساڵانێک مامۆستا بوون ببوورە ئەوەی پێگەیشت بین ئەوەیە کە پەیوەندێکی پتە و لە نێوان خۆت و قوتابیەکانتدا هەبووە کەم قوتابیش هەبوو ئارەزووانەکانی بەڕێستانی نەکرد بێت ئێستای پرۆسەی پەروەردە و فێرکردن چۆن دەبینی پێ دوایە چی بکرێ بۆ ئەوەی سنگ و قورسایی بۆ مامۆستا و قوتابی و خوێندنگاکان بگەڕێتەوە باشترین شت ئەوەیە مامۆستا برادەری تەڵەبەی بی باشترین شت ئەمن یەکەم دەرس کە دەچوو مەژۆرێ لە بیدایەتی سارێ کە دەچوو مەژۆرێ سەلامم دەکرد تا مراقب دێگو هەستن دادەنیشتن سەلام دەکرد باشن کوڕم چۆنن یەکسەر ڕقم مۆبایلی خۆم لە سەبوڕێ دەنووسی دەمگو کوڕم ئەو ڕقەمی منە ئەمن وەکی مامۆستای دینیمە قوفل بدەم و جوابن نەدەمەوە شەوێ تەلەفۆن دەکەی ڕۆژ تەلەفۆن دەکەی سبەینی تەلەفۆن دەکەی هەر کاتە چی دەکەی ئەمن جوابت دەدەمەوە هەر ئیشەکرد لە دەرسی من هەیە پێم برێ لە دەرسی دیش کێشەت هەیە پێم برێ ئەمن دەستمەکەم مامۆستاکە قسە لەگە دەکەم کوڕم ئەتوو بەو زستانەی دێی 6 مانگ سەرمای دەبڕی گەرمای دەبڕی دێ ئەو مەکتەبی لەس ئەو ڕەحلە ساردەی دادەنیشی سۆبەچی دەینن مامۆستا لە پێشە خۆی دادنی ئەنگووە و ڕق دەبن ئەمە تەبەندام نەدەنا ئەمە دەمگو چێ سەرماتی دەمدای قەت سۆبم نەدەینەکەن خوب تەڵەبەکان یانی دەزانن کو بوو دەمگو کوڕم گوناحە ئەمە ساقیتت بکەم گوناحە دەرن نەچوێنم کە ئەمن وام ئەتوش بای ئەوەندەی خۆتمان دیکە بتانم هاوکاریت بکەم ئەمن ئیمتیحانی لۆ دادەنیم دەمگو ڕۆژی ئیمتیحانی ئیمتیحان ناکەی وەرە پێم برێ مامۆستا ئەمن ناتوانم ئیمتیحان بکەم لۆ تاجیل کەم لۆ تاجیل دەکەم لەناو ئیمتیحانی سوالەکەت دەدەمێ دیتت دەرناچی ناتوانێت جواب دێ و بری مامۆستا دەکرێ ئیمتیحان نەکەم بم دێ وەرەقەکەی دەدڕێنم لەگە شۆعبەچی بکەوە ئیمتیحانت کرد خراپت جواب داوە سەحمدا دەرنەچوو بووی وەرەکردم بری مامۆستا لۆ حسابەکە لۆ حساب نابکەم لۆ حساب ناکەم بڕۆ لە خۆت لە شۆعبەچی دی وەرە بکەوە دوو ئیمتیحانت لە هەردووچی دەرنەچووی سێمیشت دەکەم چارەمیش مهم ئەتوو دەرچی کوڕم لە دەرسی من تێناگەی پێم برێ لۆت شەرح دەکەمەوە 10 جار کوی ئەتوو دەرەی ئەمن وا دەکەم هیچ خۆتمان دیمەکە دەمگو کوڕم مانجی یەکەم پێش نوێی ساری چلی بینە چلی بینە چل دەمگۆ نوێی ساریش 50 بینە لە ئیمتیحانی نوێی ساری پاش نوێی ساری 60 بینە ئەو لە دەرسی من دەرچێت مامۆستا کەوا تەعامل لەگە تەڵەبەی بکە تەڵەبەکە خۆشی دەوێ و دەرسەکەش لە دەرس بڕوات هەبی بڕواتە بیشەی ماقانش شوعبە هەبوو مامۆستای مەسەلەن فیزیای نەهات بوو یا ڕاضیاتی نەهات بوو شاغیرە تەڵەبە خواخوایتی شاغیر ببێتە دەری هەمویان دەهاتن لە دەرکەی شوعبە منیان دەدا مامۆستا دەرسمانی ئەمە بێی دانیشین دەمگوەر کوڕم دانیش دەچوومە دەرسێ دەمگۆ کوڕم تااقەتان هەیە دەرسی بخینین جاریوا بدەیانگو مامۆستا ئیمتیحانمان هەیە ناتانیان ناخینی دانیشن لە خۆتان قسان دەکەن پێکەوە دەخینن چێ تااقەتی نیە بابستە دەرێ چێ خەوی دێ بابچی بن یعنی دەبی تەعاملی بینی وەڵڵی ئەمن کە مەکتەبم بەجێش بووم و پەرلەمانتار کە خوا حافزیم کە شوعبە شوعبەگەڕم هەر هەبوو تەڵەبە دەگریان 185 نوەتی دەگریە کە خێزانم مرد لەبەر تەڵەبان مزگەفت بە خەرچیری نەدەکەن ئەو زۆر مهمە خۆ من هیچم لۆ نەکردن ئەمن دەرسەکەم پێگوتن بەس بوومە برادەریان ڕێزم گرتن ڕێزم گرتن زۆر مهمە ڕێز لە تەڵەبە ئەجە تەڵەبە چیەکی ابتیدایی بیبی چ ئەعدادی
باشە مامۆستا چی وای کرد هەنگاو هەڵ بنێی بۆ سیاسەت؟ ئەمن هەر بیدایەتی کە بە دەرکەتم سیاسی بووم ئەمە بەستمیانی وەک بڵێ بۆ ئەندام پەرلەمانی ئەمن هەر لە بیدایەتەوە کە دەرکەتم سیاسی بووم باسم کرد بام لە 65ەوە لە ناو حرەکەتی ئیسلامی بوو کە ئێوان مسلمین دوای ئینتیفاضەیە گرت و دامەزراوە لە ناو بووین ئەمن لە ڕێخستنەکان بووم ئەمن لە دامەزرێنەری حیزبم لە دامەزرێنەری ئیعلامی یەکگرتووم بابم هەروە لەبەر ئەوە سیاسی بووین وەکو سیاسێک ئیشمان کرد بەڵام هاتی نەجانی بە ئیعلامیەکەی دوایش کە انتخابات کرا حیزب گوتیان دەبی خۆت تەرشیحکەی حەزمان لێت و خەڵکت و خۆش دەوێ و عائیلەکی دیارن بەشک و دەربچیر گوت و باشە بسەچ زۆر باشە تەرشیحکرد دەرچوو الحەمدولله زۆر سپاس مامۆستا لە ژیانی ڕۆژانەی خۆتدا دەمێ بزانم بۆ خۆت دەژی یانیش گرنگی بە قسەی خەڵک دەدەی؟ ئەمن زۆر احتیمام بە قسەی خەڵک دەدەم ینی تا سەر ئێسقان بزانم ئێستا خەڵک زۆر گلەیم لێ دەکات دەرێن پرچە درێژ کردێ نابی و هەیە مەسەلەن دەرێت و کوڕی مامۆستا جەمیلی وەنیە ئەوەی وەبری جوابی دەدەمەوە دەرێم ئەمن درامایەکم لە بەدەستەیە دەبی لەو درامای پرچم درێژ بوو لێ بەرم دایتەوە بەشەکیش بخۆم حەزم لێ پرچم درێژ بی بەڵام لەناو کۆمەڵگەیمە نابی بەڵام ئەگەر بگەڕێەوە سەر ئیسلام دەبینی پێغەمبەر سازم پرچی لەشانی بووە هاتە خوارد پرچی درێژ بووە پرچی نەبڕێ بەڵام ئێستا لە کۆمەڵگەیمە بەڕاستی ناکرێ بەڵام ئێستا ئەو درامایەکم لە بەدەستیا گە دەستم بە تەسووری کرد پرچم درێژ گایەوە دەیتراشم و تەبیعی دەکەم قسەی خەڵکی زۆرە دەکەم لەسەرم تازە هەیە نایناسم دەچم خەڵکەی نەخۆشە نایناسم یەک دەری فلان نەخۆشە بابچین دەرێ بابچین ئەتوو دەبی زۆر جێ بە کۆمەڵگەی بدەیت چکە تەوجیهی هاتی کۆمەڵگەی زۆربەی جار لۆ باشبوونی تووە کە پێی دەرێ ئەو هامەکە ئەو هابکەوە نییە حتمما مامۆستا کەسێکی خۆش بێ ئەو جارەخنەی لێ دەگریتە مەسەرەن دەری ئەتو ئەو هابکە ئەو نانەکە تو کۆمەڵە حەزەک هەیە دەبی تەسحی پێ بدەیت لەبەر خاتری کۆ ئێستا من حەز دەکەم و خۆت شۆرتەکی لە بە کۆم ئێواران لە ناو جەماعی بسوڕێمەوە پیاس لەبەروی خەڵک دەمناسی ناتوانم مەس کۆمەڵک شتێ دەبی زۆر ئاگال کۆمەڵگە چکۆ هەڵت دەست بە تایبەتی ئەگە ناسرایی ئەگە خەڵگە توی ناسی خەڵک تەماشات دەکات بزانیت چ دەکەیت چ ناکەی مامۆستا پێم خۆشە ئەو چیرۆکەمان بۆ باس بکەین کاتێک باوکت سەردانی بەغدای کردووە بۆ چارەسەری چاوی باشە یەکێک هاتۆ لە لای و زەرفێکی بەجێهێشتووە زەرفێکی بەجێهێشتووە مریشکی سۆرکراوەی تێدا بووە دەمەوێت ئەو بابەتەم ئەو چیرۆکەم بە چاوان ئەوە بەسەر هاتە چۆنە تەڵە بابم جەنابەت دەزانی بیدایەتی چاوی ساخ بوو مامۆستا بوو لە ئامادەی کشت و کاڵ بەڵام چاوی تووشی نەخۆشی بوو کە تووشی نەخۆشی بوو لێرە دکتۆر دەیانگۆ بڕۆ بەغدایە عیلاجی و لە بەغدایە دەچوە بەغدایە چاوی عەمەلیات دەکرد زۆربەی جارەکان کە دەچوو باپیرم لەگەری داخل لەبوو باپیرم حاجی عەلی بابی با یەک لەو جارانە کە لەوێ دەبی ئەو بەسەر هاتە ڕوو دەدا چۆن ڕوویدایە باپیرم بەخۆی دەیجێڕاوە ئەمە تەزیلیشمان کردێ دەنگەکەی کوڕەمامەکانم تەزیلیان کردیە دەرێ جمعە بوو وەختی خوتبەی هات ئەمن لەگە جەمیلی لە خەستەخانەی بووم بە بابمی دەگۆ کوڕێتی گۆ جەمیل لە خەستەخانەی بووم وەختی نوێژێ گوتم جەمیل ئەمن دەچمە خوتبەی بابم عەمەلیات کرابوو لە سەر پشتێک کە بوو نەیدەتانی بچی دەرێت چوومە مزگەفتێ مزگەفتەکەیە لە عەلاوی پێی دەرێن جامع البونیە یان ئەلبونیە عائیلەی بونیەینە لە بەغدایە عائیلەشی زۆر دەورەمەندن مزگەفتێکی زۆر گەورەی دروستیان کردیم دەرێ خوتبەم کرد چوومە ژۆرێ پاشان هاتمە دەرێ لە بن هەیوانی مزگەفتێ گۆریم لە پێرە کرد هەتا پێراوی لە پێکاو بستەوە خەستەخانەی کابرایەک بەرامبەرم هات دشداشەکی زۆر خاوێنی لە ببوو باپیرشم جلچ کوردی لە ببوو جەمەدانی و بە جلچ کوردی دەچوو بەغدایە دەرێ ها زەرفەکی دامێ گوتی ئوکل باپیرم عەرەبی نەدەزانی هیچ دەرێ ئەمیش وام زانی دەرێ ئەو زەرفە لە کەمبی بە ئەمانەتام کە نوێژێ دەکەم دێم لێت وەرەگرمەوە دەرێمیش لە تەنیشتە خۆمدانە دانیشتم ئەو پاش خۆت بەینی و ڕان دەری نیو سعاتێک 2 سعات نوێژی عەسرێ بانگیدا چوومە ژۆرێ نوێژم کرد هاتمەوە کابرا هەنات یا ڕەبی خوام چ لەو زەرفەی بکەم نازانی چی تێدایە دەری بۆ بەرەبەری مەغریبی ئەی کوڕیشی بەجێشتە لە خەستەخانەی چاوی نابینی عەمەلیات کرایە پێویستی بە منیە بە ئاوە بە چایە بە نانە دەری ئاخری تووشی یەئس بووم ئەو کابرا نایەتەوە هەستا زەرفەکەی دەستدا و هاتەوە خەستەخانەی کە گەڕاوە خەستەخانەی گوتی گەڕامەوە ئەجە باز دەکات تەمەن مەقتەعەکەی دی بابشم لۆمەی باس کرد دەری بابم هاتەوە غورفەی سەلامی کرد گوتم وەری بابەت و چ لێ هات لە نێوڕانێوە ڕۆیشتی
ئەمن وام زانێت تو لە بەغدایە بزر بووی یەک ئەتوی کوشتیە ئەتوو بەجلکی کوردی لەناو بەغدایە دەسوڕێەوە لەوانەیە ئەتویان ڕەفان دەبی لەوانەیە سارێ لێداوی خۆ وەختیش مۆبایل و شت نەبوو هەفتایەکان مەسەلەن دەرێت زۆر قەلەق بوو ئەوش دەرێ وەڵی کوڕم چ لێ بشارمەوە وەزعی ئەو هەم بەسەهاتیە پیاوە کات زەرفەشی دادەستە من و گوتی ئوکل گوتی ئوکل ئەمیش نەمزانی چییە بابیشم دەرێ ئوکل یعنی بخۆ دەرێ خە من عەرەبی نازانم چ بزانم دەرێ دەبینە بکەوە بزانین ئەو زەرفە چی تێدایە باب حد ڕووداوەکە ئەو هایە نەک ئەوەی کەوا برین مامۆستا کرێکار دەیجێڕیتەوە تۆزێک جیاوازە لەگەر ئەوەی برینکەوە ئەمن ئێستا دەیجێڕمە و باب و باپیرم جێڕایتیانەوە باپیرم گوتی زەرفەکەم کردەوە کردمەوە دەبینم مریشکێکی سۆر کراوەی تێدا دوونانی لەگەرە تورشی لەگەرە تەماتەی لەگەرە سەوزەی لەگەرە پیازی لەگەرە ینی کامل جوان دانرایە مریشکەکە ئەوەندە جوان سۆر کرایتەوە هەر حەزەکەی بیخۆی دەرێ گوتم ئەو دێمەوە سەر باپیرم دەرێ گوتم وەڵات جەمیل ئەوە مریشکی سۆر کراوەیە دەرێ بابت گوتی وەڵڵاهی 3 ڕۆژە زۆر حەزم لە مریشکی سۆر کراوەیە بەس درم نەهاتیە پێت بریم بابە بڕۆ مریشکم لۆبی قورسە کوڕ بە بابی برێ بڕۆ ئەوە ملۆبینەوە نیە باب دەرێ کوڕم ئاوی بینەنانی بزانە ئەو تربیەتەی جاران چۆن بووە ئێستا با پەرستەوە کوڕ دەرێ بابە دەبڕۆ کارتێکی مۆبایلی بینەوە مۆبایل مەتەوا بوو ئێستاوە لیاتیە یان دەرێ داگجاریوە بە کوڕەکەی دەرێ کوڕم هەڕوو ئەوە دەرێ دەبە بام بچی وەڵام من تااقەتم نییە قەریکی ئەوەی ماتاری ئەتاریەوە تەرنێتەوە ئەو حەزی لێ بۆ دری نەهاتیە بە بابی بری بڕۆ حەزم لە مریشکی سۆر کراوەیە ئەو دەرێ وتم بابە وەڵی 3 ڕۆژە زۆر حەزم لە مریشکی سۆر کرا ئەو خوا ناردی چکە حەزم لێ بووە حادسەکە ئەو هابووە ئەو جدا دەنیشن پێکەوە مریشکەکەی دەخۆن ئەم تووشیزما پێ نەبڕە ئەو هاوە جە مامۆستا کرێکار باز دەکات دەگوێڕێتەوە ئەو زۆر برادری بام بوو قەدیم لێرە تەڵەبوو بووە بۆچی فەرمانی دەستگیرکردنت درا وەبزانم تۆ مەدبار کرابووی بە ڕووداوی تەقەرکردن ئەو چیرۆکەمان بۆ باس بکە بەێ ئەوە ساری وەبسەم 2002 بوو بەڵێ برادەرێکم لە مەرکەز شوڕتەی فاروق ئەوی کەم بەزیخانەی شۆڕش لای دۆلاراوەی ها بنکەی پۆلیسی فاروق لەوێ پۆلیس بوو ڕۆژێک دێتە کەن بابم دەرێ مامەستا ئوسامە ئەمری قەبزی لۆ دەرچووە کورا دەیگرن فریایکەوە بابیشم دەرێ چی ینی مەوزوعەکە سیاسیە چی کردێ ینی دەرێ وەڵایی تەقە لە کچەش کرایە کچەکە ئیفادەی دایە گوتی وسامە جەمیل لەم دیدایە برێ وسامەی فریای خۆی کرد بام تەلەفۆنی لۆ کردم یەکسەر گوتی لە چی گوتم لە مارێمە گوتی لە مارێمە مینێ گوتم خێر گوتی لە مارێمە مینێ دەتگرن گوتم لۆ گوتی ئەتوو مەمینێ بڕۆ جێشی دی لەوێ تەلەفۆنم لۆ بکە پێ دەرێ وەڵام یەکسەر هاتمە دەرێت چوومە تەلەڤیزیۆنی مەکتەب سیاسی گوتوویدا چم تەلەفۆنم لە گوتم چ بووە گوتی ئەمری قەبزی لۆ دەرچووە تاقە لە کچەکی کرایە کچەکە شکایەتی کرد لە دەرێ وسامە جەمیل لەم نیدا کورە بەس دوعای بکە نەمری بمری کە مرتەوە بە سەمەدا ساق دەبتەوە گوتم ئێستا چ بکەم گوتیە تو ئەو شۆ لە تەلەڤیزیۆنی بن و ئەمە سبەنی دەسمە بنکەی پۆلیسی فاروق بزان مۆزوع چییە وەڵە سبەنی بابم چوو بوو عقید خەسرۆ لەوێ بوو مدیر بوو زۆر ڕێزی بامی کرد گوت وەڵی مامۆستا هەفتەکە ئەمری قەبزیمان لۆ دەرکردیە بەس لە بەخاتری جەنابەت درم نایە مەفرێزەی بنێرم مسەلحی بنێرم کە لە پچەی بکەن بهینن چکە زۆر قورسە لۆنگۆ و لۆ عایلێنگۆ بام گوت بخێر گوتی وەڵی ئەوە کچەک تەقەی لێکرا لە 600 مەتری لە ناو ڕیمی بووە یەک لە خوارێت تەقەی کردە لە پیاوەکی لە ناو ڕیمی دوژمندارن بوویتە شەڕە تەقا گولەکە بە کچەکی کەتیە بەڕانی کەتیە گولەکی بەدەستی کابرایکی کەتیە کابرا دەرێ ئەمن نازانم چێ بۆ لەم نیدا بەس مادام ئەو کچە دەرێ وسامە جەمیل لەم نیدایە تەواوی منیش بنووسم وسامە جەمیل وەڵا گوتی ئەمە هەر ئەوها گوتی ئەمەش ئەمری قەبزیمان دەرکردی گوتی چ بکەین بابم گوت بوو یانی ئەمە چ بکەین گوت بی برێ وسامەی سبەینێ بێ
بەس ئەو ڕۆژی لە چێ بووە کە ئەو حادیسە ڕوودا بابیر بکات و ئەگەر شایەدی هەیە لەگە خۆی بینی ئەمە تحقیقی لەگە دەکەن بزانین دەگەینە چێن دەرێ وەڵە گوتم باشەوە بابم هاتەوە گوتی سبەینێ بڕۆ مەرکە شۆرتەی گوتی لە چێ بووی ئەو ڕۆژی گوتم لە کەس نەزانی بووم خەریکی تەسویرکردنی فیلمی وێران بووم فیلمەکەم کرد لۆ سینەمەی بەناوی وێران وتی شاتێ گوتمەرێ وەڵە بیستمە ئەکتەر لەوێ بوون گوتی دووی ببە گوتم باشەوەڵە بە عەبدوڕەزاق شەمسەدین و مامەستا ئەکرەم مەولودم گۆ ئەو دەگوتم کاکە لەگەرم وەرن ئەمن لەگەم گۆمونە شادیم لۆ دەدەن کوڕ گوتیان کو شادی لۆ پێکەوە نەبووینە ئەدی تم باش وەڵا چوینە بنکەی پۆلیسی گوتیان چوومەکەن عەقید خەسرۆی ئەلاقەی زۆر ڕێزی گرتم گوتی کاکو سامە بڕۆ ئەو غورفەی تاقیقت لەگە بکەن وەڵا محققت لەگەرم دانیشت هەموو قەولی وەرگرتم لە چێ بووی و ئەوانە و شایدەکان هاتن مامەستاکرەمان شایدیادا و ئیمزایاندا و لەو ناوەی ئەمە خەریکی تحقیقی بووین شورتە کات گوتیە محققەکەی گوتی کاکە دوو کەس هاتینە دەرێن ئەمە تاوانبارەکەی دەناسین شکلمان دیتە دەبی کاکو سامە بێ ڕایگرن تەماشایکەن گوتی ئەو دووە ئەگەر برێن هەوە تەواو کاکو سامەی لەناو قەدم ڕاپساوەتم بە قورعان توش بووم وەڵا هەستان چوومە ژۆرەکەی دە کەسیان هینە دە کەس لەوێ فیلمی میسر دیتەیەکی ڕادەگرن دە کەس ئەوە تەماشایان ئەمنیان لە ناوەوانە ڕاگرت دوو سەلامەکە هاتن ئەوە یەکێک تەماشایان سرام 20,000 قۆڵ وەڵا بکەیە یا ڕەبی خوایە ئەو بەریایەت تووشم بوو دە سوڕان دەهاتنەکەنە من ئەوە تەماشایان دەکردمێ شەوەش دەبوو ماخە زۆر یعنی برێن ئەتووی برێن ئەتووی تەواو دەگیرەی ئەو کچە مرد تەواو یانی ئەعدامە یا موئەبەدە وەڵا تەماشا منیان دەکرد تێدەپەڕی دایانگۆ چوونەوە کەنزابتەکە وتیانەوانە هیچیان هەونینە تۆزە هاتمەوە سەرەخۆ گوتێ دوو زەلامەکەی بڕۆنە دەرێ وەڵا ئەوان چوونە دەرێ گوتیانە من ئەو قەمسەرەی دانێ ئەو کراسەی بگۆڕە جلکە چیدیان لەبە کردم عینە گیان لە چاوی کردم ئەو جارە لەویان هەرگرتم ئەمیان هینا ئێرە دە کەسی دیان هینە دیسان ئەوها گەڕان سوڕان وتیان کاکە هەو نییە ئەوانە هیچیان هەونینە وەڵا گوتی تاوە ئەنگۆ ڕندوو زەلامەکە ئیمزایان کردو ئەوان ڕۆیشتن کاخەسرۆ گوتی تەواو تەبریئە دەبی مادام ئەوانە شایەت هاتوو لە مەلەفەکەیان نووسی گوتیان دەبی ئەوە وراقانە بینەکەن حاکمی حاکم عەبدولباست فەرهادی ئەویش دەبی عینە تەحقیقت لەگە بکاتەوە شورتەك دەبی لەگەر بگوتە شورتەکەی کە لە بچەی لە دەستی نەکەی کورەوە کاکو سامەیە گوتی بە سیارەکی بڕۆن کە لە بچەی لە دەستی نەکە گوتی باش وەڵا هاتینە دەرێ دوو کەسەکە لە پێش دەرکە ڕاوەستا بوون کە ئەمن هاتمە دەرێ هاتن چاک و چۆنیان لەگە کردم گوتیان ئەمە دەناسی گوتم ناوەڵا یەکیان گوتی ئەمە سایق ڕیمەکەمە ئەوی دیش گوتی ئەمن سەکنەکەی من پارەی وەرەگرم گوتی ئەمە تەقەکەمان دیت سەلامەکەشمان دیت کە لە دەرێ تەقەی کرد بەس ئەوانە بریندار بوون و ڕۆیشتن گوتی دوای لە خەرکمان بیستەوە دەرێن ئوسامە جەمیل جیرایە تەقەی لە کچە چ کردیە تاقیبمان کرد حادیسەی ڕیمەکەی مەیە ئەمەش کابرامان دیتێ ئەتونی کە ئەتونی گوتی گوتمان ئەو فەقیرە لۆ بگیرێ گوناحە ئەمە دێن شادی دەدەین کە هەو نییە گوتی ئەمە ئەوها هاتینە گوتی بابیشمان گوتی دەبی ئیلا بچن گوتی هاتین شادیمانە گوتم وەڵی زۆرتان لێ مەمنونم هەتا دەمرم ئەو چاکەی لەبیر ناکەم چوونە محکەمەی و تەبری ئەبووین تەبەن دوای بە حاکم عەبدولباستم گۆ گوتی تەواو بڕۆ تەبری ئەبووی گوتم شکار لەو کچەی دەکەم لۆ ناوی منی زڕاندیە کورە گوتی دەوازی لێبینەوە لە تەلەڤیزۆن و ڕادیۆ توی دیتێ گەنجێکی کۆسی ڕەنگە ئەتوی خۆشویست بووی لەو دەمەی ناوی توی بە خەیاری داهاتێ گوتی ئەمە سەر لە نوێ تەحقیقی لەگە دەکەینەوە لە تەواری بوو فعلەن تەحقیقیان لەگە کردبەوە گوتبی نازانم چێ گوتبی لۆ یەکەم جار گوتی دووسامە جەمیل گوت وەڵای مخەرەتم کردی و بە سزارم دێت ئەو چ ژەوازی هینابوو کابرای دیوازی نەدەینە گوت لێ بەدەست ئەم دێگوم پارەم دێگۆ سامە لە ئیسلامیە پارەی زۆرە پارەی داتی ئەو کچەی بێدەنج کردێ دەبی دوو دەفتەریش بداتە منەگەرە لەی خۆش نابم گوت گوتم بابە پارەی چ فەقری وەڵ حاسن بەس بزانێت شتەشیری زۆر مهمە ئەو حادیسە 7 ساڵی بەسەدا ڕۆی مەسعەبی برام چیژەشی دیتەوە گوتی لۆم بڕوونە داخوازی تاقیبمان کرد لەگەر بام و داوامان کرد گوتیان وەرن چووینە پێش و ڕێکەتین شەوێ لە مارەکردنێ دانیشت بووین یەکێک بەرامبەرم دانیش بوو گوتی کاکو سامە دەمناسیەوە گوتم ناوەڵە گوتی نامناسیەوە گوتم ناوەڵە تو چی گوتی ئەمن ئەوەمە کە هاتم شایەدیمدا سایق ڕیمەکەمە کە گوتم ئەوە نییە کاکو سامە نییە
گوتمە تو دیارە خزمی مارێ بوو کوورە گوتی بوو خوشکمە زۆر سەیرە یاری بزانێت چەند سەیرە بووینە خزم ئێستا ژێگری دەبین و کاک ناوی کاک دڵشادە برای ساکارخانیە خێزانی مەسعدمیانی هەندێک شتەیە زۆر ینی ئێستا تو بیکە تەمسیل بنووسی خەرک لەوانەیە و کورم پاڵەوە تەمسیلە دوورە لەوە بەس ینی دڵشاد بوو هات شایدیدا ئەوجە لە هەمووی ناخۆشتر چ بوو برای کچەکەی ئەوەی گولەی پێکرد بوو لە جیان دەیگۆ و سامە جەمیل هاتە داخوازی خوشکم ئەمە نەماندایتێ گوتیتی ئەتوش دەکوژم خۆشم دەکوژم چکە لۆ من نابی کوور گوتم بابە وەڵڵی دوای دووسێ برادرم ناردەکنی چون پێیان بۆ گوتیان با بە شتیوان نێ و خوشکرد لۆ خۆی گوتی وەڵە باش بۆی ژوازینا ئەو هابوو ئەو ڕووداوە تەبان ئەوانەی تەقەیان کرد بوو ئامۆزا بوون کێشەیان لۆ دروست بوو دوای ئەوانم دیتەوە خەرچی چێنە خەرچی گوندێکی دەوروبەری کوێنە یەک لە ئامۆزایەکانیان پەیوەندی بە من کرد گوتی ئەوانە ئامۆزای منن تووشی دوژمەنداری بووینە لەسەر کێشەی کۆمەڵایەتی ئەمن ئامادە بم بێم شادی بدەم کە ئەتونی ئامۆزاکان من بەڵام ناوی ناوم کەشم دەم و چاویشم ناوی دیار بچکە ئامۆزا من عیب گوتم زۆر مەمنون گوتم زۆر مەمنون کێشەکە حەل بوو دەست خۆشببی زۆر مەمنونی تومە پێویست پێ نییە زۆر باشە مامۆستا لە کۆتاییدا ڕێی هەمومان مردنە وایە دەمێ بزانم چوە سێتێک بەجی دێڵی دوای خۆت بە قورعان ینی دەزانین ئەمن هەموو جارێ لە دووسێت چاپێکەوتیش گوتم هەتا بابم مابوو زۆر لە مردنی دەترسا بابم دیوارێکی زۆر گەورە بوو لۆ من لە بینی من و مردن پێم ناخۆش بوو بمرم هەتا بابم مابوو حەزم دەکرد تەمەنم درێژوی نەمرم بەس لەوەتی بابم مردیە ئەوەی لی نەترسێ مردنە دوای داک و باب ژیان تامی نامینی لەزەتی نامینی خۆشی نامینی لەبەر ئەوە هیچ لە مردن ناترسم هەر لە حەزەک لێ بەخێر بێ سەرچاو سارە نووسی هەمووشمانە و گرنگترین شت ئەوە ئینسان بەسەر بەرزی و بە ڕۆژی سپی بچی دەکەن خوای کە مردیشی خەرک بێ هەزار ڕەحمەت لە گۆڕ بەڕاستیەت و پیاوەکی باش وەسێتشم ئەوەیە مندارەکانی من ڕێچکەی من بگرن ڕێی من بگرن باش بن خراپەی نەکەن ڕێی باپیریان بەجێنێنێ لەگەر خەرچی باش بن دوعای خێرمان لۆ بکەن لە پاش شەمەش کە مردم سرم پێی بەرزبی خەرک برێ هەزار ڕەحمەت لە گۆڕی بابتان کو ئێستا خەرگە من دەبینی دەرێن هەزار ڕەحمەت لە گۆڕ بە بەس ئەوەم دەوێت دەنە هیچی لیم نایە ئینشاڵڵا مامۆستا تەمەن درێژ بێ و منداڵەکانی شت هەر بەو شێوە بن کە زۆر مەمنون ئەمن هەموو جارێ دەیانگۆ تو حەز دەکەی چەند سار بژی هێشتا بابم مابوو دەمگۆ 120 سار دەمگۆ لە 120 یەک جەڵتە لێم دا یەکسەر بمرم نەک سێ مانگ لە خەسخانەی بکەم لە بن ئۆکسجینی ئێستا بۆ نارێم نا ئێستا تامی نییە ژیان تامی نامینی پاش داک و باس ئەمن وامە نازانم داک و باب هەتا نەمرن زۆر مندار هەیە قەدری نازانی ژیان هیچ تامینەمە ئێستا ئەوە دەی خۆم هیچ لەزەتی لێ ناکەم بابم زۆر گەورە بوو زۆر ئەزەتی داین مردنەکەی زۆر ئەزەتی دای زۆر ئەمن بە دوو مانجی پێم گوتی لەوەش گوتم بە دوو مانجی سەر ڕۆدێنم هەمووی سپی باب زۆر گەورەیە دەست خۆش بمۆستاجان چ هەیە لە بۆ بەرنامەکەم وەڵا دەستان خۆشبی سەرکەوتوو بن خوا بتان پارێزی ئەو ستافەی پشتکامیرەی کاک مەزهەر جەنابەت شەیماخان ئەزیەتم دای ئەمە زۆر مەمنونی گۆمە کە بە دوو بەش لەگە من ئەو چاپێکەوتنەتان کرد لۆ من گەورەیەکی زۆر خۆشحاڵ بووم کامڕۆ لەگەڵ بەڕێستان بووم دووبارە زۆر سوپاس بۆ ئێوەش خۆشەویستان چیرۆکی من ئەمڕۆ کۆتایی پێهات تا پرۆگرامێکی دیکە و چیرۆکی کەسایەتێکی دیکە خواتان لەگەڵ